موچەی مانگی دەیەم ساڵ دابش دەکرێت. مامۆستایەک دەڵێت وەرگرتنی موچە تەواو بووەتە سێرێشە بۆیان و چارەسەرکردنی ئەو قەیرانەش ڕوون نییە. نازانن دوای 10 ساڵ لەم کێشەیە ئایا ساڵێکی تریش بەردەوام دەبێت یان چارەسەر دەکرێت. موچە بووەتە سەرێشەیەکی زۆر خراپ بۆ موچە خۆر بەڕاستی ئێستا ئەوەی کە موچەی نیە مرتاحە ئەوسایان و ئەوەی کە دا ئەمەزرێ ئاسوودای بێت لە ڕووی دەرونیەوە چکە لانی کە مانگی جارێ موچەکە وەرەگرێت بەڵام ئێستا مانگیش نەماوە ساڵ بۆ بە 10 مانگ بۆ بە 9 مانگ بۆ بە 11 مانگ هەر ساڵی مانگێک دوان سیان لێ ئەخورێ زۆریش بێباکانە ینی سەرێشەیە بەڕاستی ینی ئێستا نەک قەلەقی نەک هەر دڵە ڕاوکێ ینی من متمانم نییە ئەسڵەن ئێستا ئێمە چوونە لە بەیانیەوە تا ئێستا لێرەین ئەڵێ موچەی مامۆستا نەهاتووە چەکیشمان تەسلیم کردو ئەڵێ پارە نەهاتووە دەتر وەڵا نائیلاجیە ئەگینا بەش ناکە بەشی چیەکە هەر بەشی حیج ناکە بە قوربانە خوا چاکی کا ئیشەڵڵا لە 1-2 ڕۆژی داهاتوودا پێدەدێنە ساڵی نوێوە بەڵام ئێستا موچەی مانگیدا دابش دەکرێت. ئەمەش لە کاتێکدا چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 دیار نییە و حکوومەتی ماوە بەسەرچوو هێرێمگوێی خۆی لێ کەڕ کردووە. اینجا سیاستەکەش خۆیان ئەگەر ئەوان بودجەکە بنێرن هەمویان دزی لێ نەکەن و هەمووی بودجەی ئەم هاوڵاتیانە میلەت بنێرن ئەوانش لە کاتی خۆیان موچە 11 و 12 بەتاکید ئەنار بەتاکید من خەتاباری سەرەکی هەرێمە نەک عێراق. ئەوە ئێستا لە مانگی کۆتاییەکانی مانگی 12 2025 ین بەداخۆ ئێمە موچەی مانگی دەوەرەگرین یعنی بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە لە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی ئێمە بینی بێتمان لە گفتوگۆکانیان لەگەڵ بەغا لەگەڵ لایەنە سیاسیەکانی شیع و سونەشە بە هیچ جۆرێک مەسلەی بودجە و موچە چونکە ئێمە بودجە گەورەترە بینین لە موچە نەیخستوێتە ئەجەندای کاری خۆیەوە بۆ داهاتوو ئەمەش زەربەیەکی دیکە ئێمە هیچ گومانمان نیە لەوەی کە لە داهاتووە ئاوا بڕە خراپترە. لە ساڵی 2014ەوە قەیرانی موچە لە هەرێمی کوردستان بەردەوامە. داعش و داوەزینی نرخی نەوت و کۆرۆنا و ڕاگررتنیە ناردەی نەوت هاتن و کۆتاییشیانات بەڵام دوو حیزبی دەسەڵاتدار هەرێم هەر بە دروی قەیرانی دارایی و نەبوونی داهات موچەی موچەخۆران دەخۆن. ئەمەش تەواو موچەخۆرانی تووڕە کردووە و داوا دەکەن بۆ ساڵی 2026 کۆتایی بەم ستەمە بێنرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.